ئەم پیاوە لەگەڵ ئاگر و هەویر سەما دەکات. پیتزەیەکی بەلەزەت دروست دەکات کە خەڵکی شاری نیویۆرک لی تێر نابن. تەنانەت بە ئاڵتون و کاڤیاریش پیتزە دروست دەکات و دانەی بە نزیکەی $10,000 دەفرۆشێت. هاکی ئەگدینز ئێستا خاوەنی 8 ڕێستۆرانتە لە نیویۆرک، بەڵام کاتێک لە ساڵی 2000 وەکو پەناهەندەیەک هاتووەتە ئەم شارە تەنها $400 لە گیرفان بووە. لە ساڵی 2000 هاکی ناچار لەسەر شەقامەکانی نیویۆرک دەخەوێت. تاکو ئەو کاتەی خاوەن ڕێستۆرانتێکی پیتزا دەرفەتی کاری پێدەدات. مش پاترۆن ئیزن خواستە بوو مگو ez dixwazim herro hevekî de hevîra ez bi malê ez dixwazim pratik bikim ku sala ku were pêşa me de belkî ez bin birincî dibî birincî my ass yani come on. 2 times my wife she was gonna leave me. She was gonna... So true story yeah. She said either me or business. هاکی بە شانازیەوە باسی نهێنی سەرکەوتنی خۆی دەکات و دەڵێت سەرکەوتن لە ژیان هیچ پەیوەندی بە شانسەوە نییە. باوەریە من شانسی نیە، باوەریە من كنت بشغلي كذا كنت شبكي رادبي قالت تشبو تشكي رابي كنت وين وجدت نظام تشبو شو رابي هذا لسه رازي. هاکی دەڵێت ئێستاش زۆربەی ڕۆژەکان زیاتر لە 16 کاژێر کار دەکەم. ئەو دەیەوێت لە داهاتوودا پیتزاکەی ببێتە براندێکی جیهانی. مەجید نزامەدینگلی، ڕووداو، نیویۆرک.